پاسپۆرت ئەلکترۆنی لە دوو بەشی جیاواز پێکاتەوە. بەشی یەکەمی پەڕەی یەکەمی پاسپۆرتە، ئەم پەڕەیە پەڕەیەکی ڕقەوەکو کاربۆنیە وەکەوەی پێشووتر نییە و زانیاریەکان و داتاکان و ناو و موارید و هەموو ئەو کارانە بە شێوەیەکی لێزەری هەڵکۆڵراوە لەسەری و دابەزیوەتە سەری و تەنانەت وێنەکەش هەڵکەنراوە لەسەری بە شێوەی لێزەری وەکو وێنەی پێشووتر نییە، واتە حەبر بەکار نهێنراوە بەڵکو لێزەر بەکارهێنراوە بۆ ئەوەی ڕێ لە ساختەکاری بگیرێ. پێشتر تەمان کە کەسێک پاسپۆرتەکەی ونە بوو یا تێکە چوو تەلەفە بوو ئەوە بچای بۆ بەغا و ناڕەحەتێکی زۆری تووشە بوو، تقریبا 6 مانگێکی ویست هاتوچۆکردن. بەڵام خۆشبەختانە ئێستا لە پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان و بەتایبەت سلێمانیش بە هەمان شێوە پێویست ناکە سەردانی بەغا بکە، دێتە لای ئێمە دۆسەیەکی بۆکەینەوە، فایلێکی ئاسایی پاسپۆرتی بۆکەینەوە و سەردانی مرکز شۆتە و دادوەرەکە و دادوەر بڕیار لە دۆسیەکەی دات و فایلەکەی بۆ نێرین بۆ بەغا بە شێوەیەکی ئەلکترۆنی وەڵامەکەی وەرەگرێتەوە لە نێوان 15 تا 20 ڕۆژ.